سنگڵوەمانە بۆ وڵاتی ئێمە ئەزانی ئەم ڕۆژە چ ڕۆژێکی مبارەکە تا ئێستا سینگڵی یاخود زەواج کردووە؟ من سنگڵم بەس من باوەڕم بۆ قسانە نییە سنگڵوەمانە بۆ وڵاتی ئێمە ئەزانی ئەم ڕۆژە چ ڕۆژێکی مبارەکە باخ کوردستانی جوزانی خەڵک حەزرەتی یوسف چێ بۆ لای حەزرەتی یاقوب بۆ لای باوکی ئەڵێ ڕەئەیتە ئەحەدە عەشەرە کەوکەبە وەشەمسە وەقەمەرە لسجونی تژدایان بۆ بردم ئەمە ئەو ڕۆژەیە کە حەزرەتی یوسف ئەو شەوە خەوەکەی بینی یانزەی ئەو ساڵە بوو جوانترین ڕۆژە لای من ئەبێ ئەم ڕۆژە کوردی مسلمان و هەموو مسلمانانی عالم بە سڵاوەدان و بە سڵاوە لە دیاری پێغەمبەر و حەزرەتی یوسف و ئەولیا و ئەجمعین ئەم ڕۆژە ئەو ڕۆژەیە لای من پیرۆستترین ڕۆژە وەڵڵا ئەگەر خوای گەورە ئەڵێ یەکێ لە یەمەن یەکێ لە شیراز خوامەیلی لێ بێ ئەبن بە هاوڕات بۆ ئەو ماڵی خوایە کە هەفتەیەک هاتوومەتەوە خوایە نسیمادە چون کورد و مسلمان ئەڵێ ئەزەواج و نصف الئیمان ئەرە وەڵڵا نیازمە ئیشەڵا ئەم سنگڵێ بشکێنی سڵاو بکاتەوە باش ئەمڕۆ ڕۆژی جیانی سنگڵەکانە جەنابێ سەرتامەوە پرسم سنگڵی یاخود نا هەموو کاتێکت باش بەڕێزی زۆر سپاس ئەەکەم بەڵێ ئەرەوەڵا سنگڵم پێ منش بەم بۆ نێمە چەند وتێکتان پێشەشکەم کە ئەمڕۆ یانزەیە یادی سنگڵەکانە لە هەموو جیانە وڵایی قوربانگیان ویستمە تێ سوبحانەڵا سەری نەگرتو یعنی من هەوڵی خۆم داوە و حەزیشم کردووە یعنی کە بچمە ئەو پرۆسە و هەوڵشم بۆی دام بەڵام سوبحانەڵا سەری نەگرتووە ئەوەی کە من ویستم یعنی بەتەمای بم سوبحانەڵا سەری نەگە بەڵام خوا خۆی ئەزانەکە لە چیایە و ئیتر بەڕاستی خۆم سنگڵم لێسەیە وەکو گەنجێک پلانی هاوسەرگیری و هەیە؟ ڕاستەکە ئێستا چکە خەریکی خوێندنم پلانێکی وام نییە بۆ هاوسەرگیری چکە هەرچەنەوە قسمەت و نسیبە بەڵام ئێستا زیاتر بیل لە ئامانجەکەم بکەمەوە ڕاستیەکەی لەگەڵ کەسێکە شەر نییە کەسەکە ڕەگەزی بەرامبەر بێ زۆرجار خێزانت هەیە خێزانەکەت پاپشتێکی سەرەکی تۆن کەوا لێکەن زیاتر داهاتوو خۆت بنیاد بنەی بۆیە کە ڕاستەکەی توان میگەڕم بۆ خێزانەکەم ئەوان پاپشت من و ئیشەڵا لەگەڵ ئەوان ناتوانم پلانی داهاتووم جێبەجێکەم ناوەڵا نایەمە دەست کەسێک هەرچەنە زۆر جار کەسی بەرامبەر ڕەگەزی بەرامبەر گەر بتوانێت لێو تێبگا ئەتوانێت سەرتخە هەم تۆ ئەو سەر بخەیت بۆ ئامانجێهەیەتی هەم ئەویش تۆ سەر بخات بەڵام ئیتر ئەوەش پێویستی بەوەیە کە ڕاستی خوا بێنێتە پێش بۆت سەرتا پێم بڵە سینگڵیت؟ بەڵێ پلانت چییە تێر بە سینگڵی بمێنیتەوە؟ وڵی پلانی زەواجم هەیە بەڵام وتێشی باو هەیە دەباری زەواج فەیلسوفێکڵێ ژن هێنانە و پرۆسەیە کە بیهێنی پەشیمانی نەشیێنی هەر پەشیمانی زەواج پرۆسەیەکە ئەگەر بتوانی ئەبێ هەوڵ بی لە کاتی خۆیان بشتەوە پرۆسەیەوە کێشێک هەیە لەوە ئەبێ بتوانی کە ئەوانی کە ئەچنە زەواجەوە هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویشەوە بۆ پرۆژێ ئامادە بن.